پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو گەلی کوردەکەم لە هەر شوێنێکی دنیا بێ بەڕاستی ئەم ساڵی زۆر زۆر تایبەتە بەلای ئێمەوە لەبەر ئەوەی خۆتان نەزانن ساڵی ڕابردوو بەهۆی کۆڤید-19ەوە سەیران و گەشتمان نەکردووە سەیرانی ئەم ساڵ جۆش و خڕۆشێکی زۆر زۆری پێوە ئەبینم. وشێکی دڵسۆزت هەیە. بە هیوام نەورۆزی ئەو ساڵ ببێتە هۆی ئاشتەوایی نێوماڵی کورد بە هیوام هەر چوار پارچەی کوردستان ئاشتی تێدا بەرقرار بێت. بەڕاستی ئێمە هاتوین بۆەوەی کەمەک چێژ لەو سەوزای وەربگرین لەو سروشتە جوانی کوردستان وەربگرین ناکرێت لە دوای خۆمان پاشەڕۆجێ بێڵین کەسانی دیکە بێت چێژ لەو سروشتە جوانی کوردستان وەرنەگرێت. ئێمە لە سنوورەکەمانە کە قەزای قەرەداخە وەکو هاتوچێ قەرەداخ کە ساڵانی پێشووتریش و ئەم ساڵیش خواتە من باقی داوین کە لە خزمەتی گەشتیاران نابین ئەوەی کە لە سەرشانی ئێمەیە ئەو شوێنانەی کە لۆدی لەسرە لە خزمەت گەشتیارانە بۆ ڕێکخستنی شەقامەکان ئێمە ئەم ڕۆکەوتینێتە هاتوونێتە واجبی خۆمان وەکو ئەرکی سەرشانی خۆمانە باسم کرد. ئەوەی کە پێویستە لەسەر ئێمە ڕێخستی شەقامەکانە ڕێنماییدانە بە برا شۆفێر و خوشکە شۆفێرەکان بۆ ئەوەی کە بتوانن بە سەلامەتی گەشتەکان ئەنجام بدەن. بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزەوە پیرۆزبایی ئاراستەی هەر چوار پارچەی کوردستانەکەم داوا لە هاوڵاتیانی خۆشەویستی شەکەم کە یەنە گەشت و گوزار بۆ سەیرانگا و بۆ شوێنەکان ئەو شتانەی کە پێیانە تایبەتە بە خۆیان بڵاوی نەکەنەوە ژینگە بپارێزن چونکە ئەساسترین شت لای ئێمە لای هەموو کورد ژینگەیە. ئەمڕۆ ڕۆژە جەژنا نەورۆز یان کاتینە چای زاوە گەڵ خێزانە خۆ ئەمڕۆ ڕۆژەکە تایبەتمەندیا خۆ هەیە بۆ نەورۆزی جەژنە هەمی ملەتی کورد پیرۆزی بکەم سەراسەری جیهانی. ئەبە ڕۆژەکە نەتەویە پیرۆزە دەفمە هەموو کوردە و گەلک خێر هاتن سەرچاوە هاتن vê عیدێ هەموو کوردە پیرۆزی بکەم و تایبەتی ئێزدیاش پیرۆزی بکەم و هیویدارم ژینگەی پارێزن و ڕێمە یا تەندروستی خۆش پارێزن و مەش پارێزن گەلک خێر هاتن سەرچاوە.